سڵاوتان لێبێت ساڵانە لەگەڵ دەستپێکردنی وەرزی هاوین و کۆتایی هاتنی پرۆسەی خوێندن گازیوەی منداڵانی ڕانیە چەندین خولی جۆرا و جۆر بۆ منداڵان دەکاتەوە بە تایبەتی لە بوارەکانی میوزیک، وێنەکێشان، شانۆ، کۆنفۆ چەند خولێکی دیکە کە ژمارەیەکی زۆری منداڵان لە دەوری خۆی کۆ دەکاتەوە لێرە ڕاهێنانیان پێ دەکرێت هەم کاتێکی خۆش بەسەر دەبن هەمیش فێری شتی جوان و باش دەکرێن ئەمانە گروپی میوزیکن کە چەند منداڵێک بە شێوازێکی ئەکادیمی جوان فێری مۆسیقای کوردی و نۆتەی کوردی دەکرێن ڕۆژانە بە بەردەوامی ڕاهێنان و پرۆڤیان پێ دەکرێت و جگەلەوەش خولی وێنەکێشان بە هەمان شێوە و خولی شانۆ و چەندین بابەتی دیکە کە ڕۆژانە ڕاهێنان بە ژمارەیەکی زۆری منداڵانی شارەکە دەکرێت. من بۆ زانیاری زیاتر دەمەوێت لەگەڵ مامۆستا سۆران محەممەد بەڕێوەبەری کازیوەی منداڵانی ڕانی قسە بکەم. مامۆستا سوپاس بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێت بۆ ئەو خولانە لە کازیوە چەند خولتان کردوتەوە بۆ منداڵان خولەکان چین بە دیاری سەرەتا سوپاس بۆ کورسات هەموو کات هاوکار و پشتیوان بۆ ئێمە دیارە بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین 6 خانەی هەیە خانەی ڕۆشنبیری قەڵازێ سەنگەسەر ڕانیە بنکەی ڕۆشنبیری ڕانیە بنکەی ڕۆشنبیری چواقوڕنە و خانەی ڕۆشنبیری کازیوەی منداڵانی حاجیاوە دیارە ئێمە وەکو خانەی ڕۆشنبیری منداڵانی ڕانیە خولەکانمان بە تایبەتی لە هاویندا 3 مانگی هاوین بەردەوام دەبین خۆشبەختانە ڕۆژانە منداڵێکی زۆر سەردانی فێرخوازێکی زۆر سەردانی ئێمە دەکات خانەی ڕۆشنبیری کازیوەی منداڵانی ڕانیە پێکاتوە لە بەشەکانی موزیک شێوەکار شانۆ هەڵپەڕکێ کاری دەست چنین تۆپی سەرمێزیشمان هەیە و کۆنفۆ و جوملاستیکیشمان هەیە وە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و کوردیش دەڵێنەوە دیارە لێرە هەموو خولەکانی ئێمە کە لێرە دەکرێتەوە بێ بەرامبەرە هەموو ئەو پێداویستیانە کە پێویستە بۆ بەشەکان لە بڵێن بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین هەموو ئەو پێداویستیانەمان بۆ دابین دەکات خۆشبەختانە مامۆستای زۆر باشمانە هەموو مامۆستاکانمان ئەکادیمینەکە لە بەشەکانی خۆیانە و ڕۆژانە زیاتر لە 200 بڵێن بە ڕۆژی وا 200 هەتا یعنی هیچ کاتێکی لە 180 منداڵ لە 190 منداڵ کەمتر لە خانەی ڕۆشنبیری کازیوەی منداڵانی ڕانێ نەبووە. باشە مامۆستا تاکەی خولەکان بەردەوامیان پێدەدرێت و کام بابەتیان زیاتر منداڵان ئارەزویانە کە بەشداری تێدا بەڵێ دیارە ئێمە لە 1/6 هەموو ساڵێ خولەکانمان دەکەینەوە تا 1/9 بەردەوام دەبێت من فێرخوازی ینی ئەوانە ئێمە جیا لە ساڵان ئەو ساڵ فۆرمێکی تایبەتمان داناوە بۆی بزانینەوە منداڵە هیچ منداڵێک کە هاتۆتە سەردانی کازیوەی منداڵانی ڕانیە کردووە خۆشبەختانە عایلەکانیان دەیانهێنێرە یا دایکێتی یا باوکێتی فۆرمێکیان پێپڕ دەکەینەوە ئەو فۆرمە بۆیە بتوانین کە لە ئایندەدا چونەوە مەکتەبیش کرایەوە بتوانن ئیستیفادە لەو منداڵانە بکەن کە لێرە سوودمەند بوون و گروپی زۆر باشمانێمە ساڵانە لە دووە کۆتایی خولەکانیشمان فستیڤاڵێکی گەورە دەکەین بۆ هەموو ئەو بەشانێکە لە کازیوەی منداڵانی ڕانیە ئەو فێرخوازانی بەشداری خولەکانیان کردووە کامیان زیاتر وەڵای منداڵ زیاتر بۆ هەموو بەشەکان فێرخواز هەیە بەڵام نەژڵەمەوە بەڵام جوملاستیک فێرخوازێکی یەک زۆری کۆنفۆ و جوملاستیک وە شانۆ شێوەکار مۆسیقا کاری دەست و چنینیشمان فێرخوازی زۆرمانەیە. خۆش مامۆستامان دوونە بن لەشتان ساخ بێت بەڵێ وەکو مامۆستا سۆرانیش باسی کرد دیارە خولەکانیان توانێتی ژمارەی زۆری منداڵان لە دەوری خۆیان کۆ بکاتەوە لێرە بەم ڕاهێنانانە فێر دەکرێن و ڕادەهێنرێن و بەدڵنیاییەوە منداڵانیش خۆشحاڵن بەو خولانە بەشداریکی کار